پەیامی لیژنەکانی قایمقامەتی سلێمانی بۆ چاودێریکردنی چێشتخانە و میوانخانە و شوێنە گشتیەکان گەیشتە لای زۆربەی خاوەنکارەکان و لە ئێستادا تا ڕادێکی زۆر هۆشیاری دروست بووە بۆ پێشکەشکردنی خۆراکێکی تەندروست. ئەوە ئەساسە ویژدانەکە ئەساسە شتەکەی من خۆمیان بەیانیان بەسەریانەوە گەڕم سەری خواردنەکە ئاگەمزانم چۆنی لێنێن خۆم لێ خۆم تێستێکم سپاسی لیژنەکانی قایمقامەت و سەحەش دەکەین کە هەموو کاسەردانمانەکەنەوە خۆشمان بە ئەرگێکی نیشتیمانی زانی کە پاکوتەمیزی زیاتر ڕاگرین چونکە هەم بۆ هاونیشتمانی خۆمان و هەم بۆ خۆشمان و کە سوگاری خۆشمانە خواردنێکی پاکوتەمیز بۆ شاری سلێمانی بۆ ئەو بەشارانە کە ڕووی ئەنجامی بن. لە کاتی پێشکەشکردنی خەڵاتی سوپاس و پێزانیندا کە لەلایەن کۆمەڵەی میوانخانە و چێشتخانەکان پێشکەش بە هەرێکە لە لیژنەکانی قایمقامەت و ژمارەیەک لە چێشتخانە و میوانخانەکان کرا بە دەرفەتمانزانی تا پرسیاری زۆرینەی هاوڵاتیان بگەینە لیژنەکان کە ئایا چێشتخانەکانی سلێمانی خواردنەکانیان گونجاون. شوێنی زۆرمان هەبووە دەستخۆشی لێکراوە سپاسپێزانی بۆ کراوە ئەوەی کە سزا و گەشت بێتە داخستن ناگاتە یەک لە سەتی ئەو چێشتخانانەی کە لە شاری سلێمانی هەیە 1950 ئەندامان هەیە لە ڕێستۆرات و کافتریا و شوێنە میلیەکان ئەندامەتی خوان لێرە بەداتا لامانن هەمویان سەردانەکە هۆیان سەردانمانەکە ساڵانە تازیەکەنەوە خۆمان دوێنەرمان هەیە لە کۆمەڵیان خۆن شەشقن لە ژرەیەکمان هەیە سەردانەکەین بۆ شوێنەکان بۆ شوێنی خواردنگاکەیان سەردانەکەن شتی پاک و تەمیز و دێرەش دەوراتی بۆ کراوەت و دەوراتی شعبیەکان کراوەتە دەوراتی سیاحیش کراوەتەوە. سەردانی چڕ و بەردەوام و لێپرسینەوەی توندی لیژنەکان وای کرد زیاتر هاوڵاتیان بەرچاویان ڕوونتر بێت و هاریکاریان بن بۆ ئەوەی شتومەک و خۆراک و پێداویستی تەندروست بگاتە دەستی هاوڵاتیان کە لە ئێستادا چاوکراوەیەکی زۆر هەیە بۆ ئەوەی کەمترین سەرپێچی تۆمار بکرێت. هێمن قادر، کورد سات نیوز، سلێمانی.